وایە دوجار هەرێم ناچارکرا بچێتەوە ژێرباری حکوومەتی بەغدا. سەبارەت بە چارەسەرکردنی کێشە هەڵواسراوەکانی نێوان هەرێم و بەغداد، شاندێکی هەرێم بە سەرۆکایەتی بارزانی سەردانی بەغدادی کردو لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق و ژمارەیەک بەرپرسی بەغداد کۆبوونەوە. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت ئامانجی چوارلایەنەکەی هەرێم بۆ پارتی هەر ئەوە بووە کە لەگەڵ بەغداد ڕێک بکەون و بەغدادیش بەشە بودجەی هەرێم بنێرێت. هەر بۆیە ئەو بەرپرسەی کۆمەڵ ڕەخنەی ئەوەی گرت کە پارتی دەبوایە زووتر هەنگاو بۆ بەغداد بهاوێژێت و پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە. سەردانەکە پێم وایە لەژێر فشار و ئیرادەی نێودەوڵەتی بووە. عێراق ئێستا داشی سوارە لە ئاسی نێودەوڵەتی و ناوخۆشی. ئەوەش داخوازی ئەو چوارلایەنە بوو لە 2 ساڵی ڕابردووە کە ئەم کێشانە لەگەڵ عێراقا دەکرێت بە گفتوگۆ چارەسەر بکرێت و دەکرێت ناکرێت بودجە ببڕدرێەوە، ناکرێت نەوت سەربەخۆ بفرۆشرێ بەو شێوەی کە نە لە کوردستان دیار بێ و نە لە عێراقیش دیار بێ. ئەم پێم وایە گەڕانەوەی بۆ ئەوە و گەڕانەوە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانە و بودجە بگەڕێتەوە و سەتا حەفدەکە بۆ هەرێمی کوردستان و نەوت شەفا بێ بەرامبەر بە عێراقا و گرتنەوەی مووسڵیشە. ئەو حالەتە ناتەبیعی کە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە کە هەموو لایەنەکان هاوارمان دەکرد کە ئەمە حالەتێکی ناتەبیعی بوو لەگەڵ عێراق. ئێمە بڕیاری زیابوونەوە زارێ نەدراوە. ئەندامێکی جواتی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت سەردانەکەی شاندی هەرێم لە وەفدێکی حیزبی پێکهاتووە و لە سەرداواکاری چەند وڵاتێک سەردانی بەغدادیان کردووە. ئاماژەی بەوەشدا کە سەردانەکە پەیوەندی بە سربەخۆییەوە نییە و تەنها بۆ مزایەدەی سیاسی بەکاری دەهێنن. بەداخۆ لە ماوەی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان قەت خاوەنی ئەجەندایەکی سربەخۆی نەتەوەیی نەبووە و ئێمە پێمان وایە ئەم وەفدێش کاچێتە بەغداد وەفدێکی حیزبیە و هیچ ئەجەندایەکی ڕوونیان نییە، تەنها لەسەر داواکاری چەند دەوڵەتێکی ئەقلیمی سەردانی بەغداکەن و ئەوەی جێگای خۆشحاڵیە لە ماوەی ڕابردوو مەسعود بارزانی لە پەیامێکاوتی لە ماوەی داهاتووە دەرەکەوێت کێ پاشکۆی بەغدایە و ئیمڕۆ دەرکەوت کێ پاشکۆی بەغدای قبوڵ و کێ پاشکۆی بەغدای قبوڵ نییە و ئێمە پێمان وایە ئەم وەفدە کاچنە بەغداد ناتوان هیچ بۆ خەڵکی هەرێمی کوردستان بگۆڕن و هیچ لەم بارودۆخەنە هەمواری خەڵکی کوردستان بگۆڕن. ئێمە پێمان وانیە لە بەغداد باسی سەربەخۆی بکەن. ئەگەر دیقەتی لێدوانی 1-2 ڕۆژی ڕابردووی عەبادی بکەی و دیقەتی سیاسەتی یەکمانگی ڕابردووی پارتی دیموکراتی کوردستان بکەی بە هیچ شێوێک باسی سەربەخۆی ڕفراندۆم بۆ سەربەخۆی ناکەن. دوای 3 ساڵ لە دابڕانی بۆ بەغداد جارێکتر مەسعود بارزانی بۆ چارەسەری کێشەکانی نێوانیان سەردانی بەغدادی کردو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشدا لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق ئاماژەیان بەوە کرد کە لەسەر کێشەکانی ئابووری و دارایی ڕێک کەوتون و لەبارەی نەوت و غازیش لێک تێگەیشتنیان هەبووە. هاوکات ئاماژەیان بە شێوازی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ کرد. شارەزایانیش پێیان وایە هەرێمی کوردستان تەنها بەگەڕانەوە بۆ بەغداد دەتوانێت لە قەیرانی دارایی ڕزگاری بێت و لە ئێستادا هاوپەیمانی لەگەڵ بەغداد لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندایە. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر. ئەمیری کۆمەڵی ئیسلامی کورد